پاش چەند ساڵ لە پێشکەش نەکردنی پرۆژە یاسای بودجە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە پەرلەمان، ئەم کابینەیە بەڵێنی ئامادەکردنی پرۆژە یاساکەیدا، بەڵام پاش نزیکەی 2 ساڵ لا دەست بەکاربوون، ئێستاش بەرەو نیوەی ساڵی 2021 دەڕۆین، کەچی هێشتا هەر دەڵێن سەرقاڵی ئامادەکردنین. بودجەی حکوومەتی هەرێمە کە تاکۆ ئێستا ژمارەکان 100% تەواو نەبووینە، چەند سیناریۆیەک هەیە، بیرروڕا هەیە، گفتوگۆ دەکرێت لەم هەفتەیە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت حکوومەت خۆی پابەندی یاسا و بڕیارەکان نابێت. ماوەی 8 ساڵە پرۆژە یاسای بودجە نەهاتۆتە پەرلەمان کە ئەلفوبەی کاری ئابووریە. ئەو پەرلەمانتارەش باز لەوە دەکات کە 2 جار وادەی ناردنی پرۆژە یاساکەیان بۆ پەرلەمان دیاری کردووە، بەڵام نەیان ناردووە. حکوومەت یەکێک لە کێشە گەورەکانی ئەوەیە پابەندی یاسا و سیستم نابێت، پابەندی بنەما دەوڵەتداریەکان نابێت. 8 دانە ساڵی یاسای بودجەی نییە. ئەم ساڵ خۆی بڕیاریا بوو کە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان و پابەندی ئەم بنەما دەوڵەتداری و یاساییە ببێت کە ئەسڵەن ئەلفوبەی کاری بەڕێوەبردنە بە تایبەت لە بواری داراییە. لە خۆی ئەبوو لە 15 لە ساڵی 2020 بینێرێ، بەڵام تا نەینارد. لە مانگی 2 سەردانی وەزیری داراییمان کرد، وتی لە کۆتایی مانگی 2 پرۆژەکە ئەگاتە پەرلەمان، مانگی 2 تەواو بوو، مانگی 3 تەواو بوو و مانگی 4ش تەواوە بێ. 2 هەفتە پێش ئێستا و شاندی دانوستکاری حکوومەت کە هاتنە پەرلەمان لە کۆبنەوەیەکی تایبەت لەگەڵ لیژنەکانی دارایی و سامنە سروشتەکان و سەرۆکاتی پەرلەمان وتیان لە 2 هەفتەی داهاتووە، ئەم هەفتەیە نا هەفتەی داهاتوو، یعنی ئەبوو ئەم هەفتەیە بگات، دیسان هەر نەهات. پەرلەمانتارێکی دیکە دەڵێت نەبوونی پرۆژە یاسای بودجە لە هەر وڵاتێکی پێشکەوتوودا حکوومەتی پێ هەڵدەوەشێتەوە. پێشی وایە پرۆژە یاساکە بۆ ئەمساڵ پێڕاناگا و حکوومەت دەبێت لە ئێستاوە خەمێک لە پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتووش بخوات. یاسای بودجە لە وڵاتانە حکوومەتی پێ هەڵەوەشێتەوە ئەگەر پەسەند نەکرێ یا نەنێرێتە پەرلەمان. 7 ساڵە لە هەرێمی کوردستانە یاسای بودجە نییە. ئێستش ئەگەر یاسای بودجە بێت تازە تا پەسەند ئەکرێ کاتێکی تری ئەوێ لەبەرەوە فرێ ئەمساڵ ناکرێت. بۆیە پێویستە لە ئێستەوە خەمی یاسای بودجەی ئەمساڵ و ساڵی داهاتوو بخورێ، بۆی کە لە مانگی 10 یاسای بودجەی ساڵی داهاتوو ئامادە بکرێ و پێشکەش کرێ بە پەرلەمانی کوردستان. طبعا ئەمە هەمووی گەندەڵیە بەڕاستی، چونکە حکوومەت بە داهات و بە خەرجی نایاسایی مامەڵایەکە، ئەوەش کارە ساتێکی گەورەی لە حکومڕانی هەرێمی کوردستان. بەهۆی نەبوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستان، سەرچاوەکانی داهات و بڕی داهات لە هەرێم بە تەواوەتی ناڕوونە. ئەمەش بۆتە دەرفەت بۆ حیزب و بەرپرسانی گەندەڵ تا بە ئارەزووی خۆیان دەرفەتەکە بقۆزنەوە بۆ گەندەڵی و بەویستی خۆیان داهاتی هەرێم هێندەی تر تەخشان و پەخشان پێ بکەن. ئێمە داواکارەکەی ئێوەمان ئاراستەی حکوومەت کردووە بە مەبەستی ئامادەبوون. حکوومەت ئامادە نابن، خۆ من پۆلیسم نییە بڕابیان هێنن. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش هیچ دەسەڵاتێکی ڕاستەقینەی چاودێری و لێپرسینەوەی لە حکوومەت نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.